کورتافیلمی بەڵگەی تاقیگەی ژمارە 2 لە نووسین و دەرهێنانی ئیدریس عەبدی و ئاوارە عومەر لە ئەسیەمین خولی فستیڤاڵی فیلمی کامێرا ئیمەیج پاڵێوراوی ئۆسکار لە وڵاتی پۆلۆنیا هەڵبژێراوە. ساوند ڕێکۆرد 042 بێدەنگ جوڵان یار دوو دەست پێ بکە. بەڵگە فیلمی تاقیگەی ژمارە 2 بەرهەمی هاوبەشی کۆمپانیای لامیدیا و من و ئاوارە عومەرە و من و ئاوارە پێکەوەکاری دەرهێنانمان بۆ کردووە و دوو هاوڕێی خۆشەویستمان هاوکار ساڵح و لیلیان ئەمیریش هاوکارمان بوون لە کارەکەەوە بەگشتی هامۆفیلم گروپی هامۆفیلم جێبەجەکاری پرۆژە جێبەجەکاری هوەری پرۆژەکە بوو تا ئێستا نزیک 27 فستیواڵە بەشداری کردووە و خاوەنی 5-6 خەڵاتە تازەترین خەڵاتەکان لە 7مین فستیواڵی شۆرت مکزیکۆ خەڵاتی لێژنەی داوەرانی وەرگرت لە 11مین خولی فستیواڵی تۆڕی ئیتالیا خەڵاتی باشترین بەڵگە فیلمی نێونەتەوەیی وەرگرت و ئێستا لە 3 فستیواڵە فستیواڵی 23مین خولی فستیواڵی فیلمی ئاسیایی سانتیاگۆ لە وڵاتی برازیل و هەروەها لە فستیواڵی هۆرزنتە دیبڵ و هێرزنتەی بەرازیل کەویش 24مین خولیەتی و ئێستا لە هەموو گرنگترەوەیە کە بۆ فستیواڵی کامێرای ئیمەیجینگ سیامین خولیەتی کە فستیواڵەکە پاڵێورای ئۆسکارە و لەلایەکی تریشەوە ئەم فستیواڵی کامێرای ئیمەیجا بە ئۆسکاری سینماتۆگرافەکانە ناسێت یانە گرنگی بەو فیلمانەیەدا کە لە باری وێنەییەوە داهێنانیان کردووە و ئەمە جێی خۆشحاڵیە هەم بۆ ئێمە و هەم زۆرتر بۆ ئاوارە وەکو سینماتۆگرافی بەڵگە فیلمی تاقیگەی ژمارە 2 تاقیگەی ژمارە 2 باس لە ژیانی کاک حەمەد تۆفیقەکە کە 6 ساڵ تەمەنیەتی و ماوەی 14 ساڵە لە بەشی شیکاری زانکۆی پزیشکی سلێمانی کارەکات و بڕیارێکی سەیرەدا کاک حەمەد تۆفیق لە کاتی کارکردنیا لێرە ئێستا هەموو چیرۆکتان بۆ باز ناکەم بەڵام زۆر سپاسیەکەین کاک حەمەد تۆفیق کە بەڕاستی ئیجازەیدا مۆڵەتیدا بە ئێمە کە لەسەری کارکەین زۆر ئینسانێکی بەڕێزە و هەوڵمان داوە کە ئێمە لە تاقیگەی ژمارە 2 کاک حەمەد تۆفیق و کەسایەتیەک لەم کوردستان کە پەراوێز خراوە لەناو فیلمەکەمانە نیشانی بدەین لە هەموو فستیواڵانە یانە لە زۆربەی ئەم فستیواڵانە تاقیگەی ژمارە 2 بە ناوی کوردستانەوە بەشداری کردووە ئەوە نییە کە بە ناوی عێراق یا ئێرانەوە و وڵاتانی کە کوردستان بەسەریادا بەشکراوە بەشداریکە بە ناوی کوردستانەوە ئێستا لە کامێرای ئیمەیجینگ بە ناوی کوردستانە لە دیبڵۆ هۆریزنتە بە ناوی کوردستانە لە فستیواڵی فیلمی ئاسیایی سان دیێگۆ بە ناوی کوردستانە لە ئیتاڵیاش هەر بە ناوی کوردستان و ئێمە خەڵاتمان وەرگرتووە